سلاوتان لێبێت و ئەم کاتان باش لە بازاڕی میلیمۆڵی ڕاپەڕینم جا ئەمڕۆ کاگازات جوتیارە نمونەیەکە لێرە جارێکی دیکە هەنارەکانی خۆی نمایشەکە. جا ئێستا من هەناری ئاوی هەنارم خوارد لێرە کە ئەیفرۆشن بەڕاستی زۆر زۆر بەتام بوو، زۆر زۆر خۆش بوو. کاگازات سڵاوە لێبێ کە ئەمەوێ باسی ئەوەش بکەم ماوەی 2 ڕۆژەخانەیە لە کاتژمێر 10:30 بەیانی بۆ 12 شەو لێرە ئەتوان هاوڵاتیان بێن. کاک ئازاد چۆنی؟ سەرچاوەکان ئاوی هەنارەکەم زۆر بەدڵ بوو. دەیتەوە هەر تۆ بەدڵی بەخەینە. ئەگەر باسێکی ئەم فیستیڤاڵم بۆ بکەیت. ئەم فیستیڤاڵە ئەم جارەیان جیاکار لە جاران لاماز کۆمەڵەشتم هێناوە نمایشم کردووە لێرە کە تاقیکردنەوەیەکی زۆرم لەسەر کردووە. ئەویش لە فەڕەنساوە تۆ یەکمێنە جێگرەوەی قنگرە. ئەو قنگرە بوو کە ئەڵێ قنگری ناو گەنمە ئەمار خۆم ماوەیەک لەمەوە پێش قنگر بە ماسیم پێ دروست کردووە. بەڵام ئێستای تر ئیشەڵا وای لێکەین لە کوردستانە زۆر بێ وای لێ بکەین کە جێگرەوەی دروستکەین 12 مانگە بۆ قنگرە. ئەوە خێزانی کەلەرمە وەکو بڵێ لە خێزانەکانی کەلەرمە ئەمە ئەویش تۆێ بوو هەر لە فەڕەنسایە نام بەڵام وەکو وڵاتە دەرچووە گەر سێرێ بکەین ئەمەیان چەند گوڵێکی کردووە کەواتە خاکی ئێمە بەقووەتە و ئەبێ هەمومان شانازی پێوە بکەین. باسێکی ئەمەم بۆ بکە ئەمە خەڵک کرد ئەم جارە نمایشێکی ئاوی هەنار بکەین. هەمیشە ڕڵین فستیڤاڵی هەنار بەڵام ئەم جارە بڵێن فستیڤاڵی هەردووکیان هەم هەنارەکە و هەم ئاوی هەنارەکە چکە ئێمە توانین ئێستا من لام وایە 40-50 تەنم کردوێ بە ئاو. دەستگا هەیە و دەستگایە ئەکرێ ئێستا لەخوا بەزیابێ ئاسانکار دروست بووە. ئەو دەستگای لە کوردستانە هەیە ئەو هەنارێک کە زۆرێکی سە بۆیە نەتوانێت خانمێک یا ماڵێک یا خانەوادەیەک دەرەوە بچێت لە شوێنێکە دەبەیەک ئاو یا دوو سنووقی بۆ بکرێت توێچۆکەی زۆر بێ. بەڵام ئێمە توانین لە فستیڤاڵەکانە ئێستا من تقریبا 800 دەبە ئاوی هەنارم هێناوە. چۆن بڵێن دڵنیایی ئەی بە هاوڵاتیان کە ئەمە هیچ نە ڕەنگێکی تایە نە هیچ غەشێکی تایە هەر هەنارەکە خۆیەتی و کە کراوە بە شەربەتی هەنار. بەڵێ ئەوە هەر تام و چێشەکەی خۆی جیایە و منیش هەموو دنیام بیتێ هەموو دنیا نایدەم بە حورمەتێکی خۆم و ئاوێکیش مێناوەتە ئەم مۆڵە ئەوە هەموو لە بەیانوێ لامایە بڵێم 200 دەبە خەڵگە لێخوا و ئەیبا و تامێکی جیاوازیە چکە ئەوە کاتێ من کردم لەم دوایە باران لێدا ئەو هەنارە ئەو بۆیە تۆی سەی خۆیڵی تامێکی تایبەتی هەیە تەواو کەواتە ئەو هەنارە کە تامێکی تایبەتیە خۆی لە چی ئابینێتەوە. جاران نەمانوت ئەگەر هەنار باران لێ بدا خۆشترە بەس من لامای پێش بارانەکە هەناریشم کردبێ بە ئاو بەڵام ئەم تامەی نەداوە بەدیسا ئەو تامە بۆیەیدا دووسێ باران لێیدا و تامێکی خۆشی بۆ خۆی دروست کرد بۆیە ئێستا ئەو تامە باشی. لە ڕووی نرخەوە ئەوە زۆر حەزم کرد باسی بکەی من خەڵکە زانێ ئێستا ژەو هەنارەکە گرانجان بێت لە حلوەکانە کیلۆی 2500 دینارەکە بەڵام من لێرەی دەم 1500 دینار. ئێستاەوە خۆ نازانین لەسەر بەچەنە هەنار ئێستا لە بازاڕە هەناری جوان بەچەنە کیلۆ بەچەند کڕیوە 2.5 دەم لێرەیە 1500 دینار. خۆی توان بێم لە حلوەکە بە 1 دقە ئەو هەنارە جوانەی بینی سوێن بەخوا کیلۆی 2000 دینارەکە بەس منەی دەم بە میلەتەکەم لێرە بە 1500 دینار. لێرە ڕووباناریش دروستەکە ئەوە تا ڕماوەرتەما بە هەر ببینە بزانە چه ئاوێکی هەنار هەر ئەو ئاوەی کە ئێستا تۆڵی مەسەلەن تامێکی یەجگار خۆشیە هەر ئەو ئاوەیە بەس بۆ نییە و ڕبەنارەکە زانە چ تام و چێشێکی من لە ڕووبەهەنارە تۆزێ شارەزاییمەیە لەبەرەوەی کە هەم هەورامیم هەم خانەوادەکەشم یعنی هەنار دێوەکیل بە ئەخر هەتانی خۆم نازانم یاڵە دێوەکیل بە چۆن ئاواتامیکەم کەوچکێ شتێکم بەنێ کەوچکێک بڵێن ئایلەی نەنکم و لەگەڵ خاڵەکانمە ئەوان خۆیان هەر بە دار نەک ئەوەی کە لەسەر سێ پاشابێت باشە دەیتۆ وەکیل بە باشە ڕووبانار دروستەکەن جا من ئێستا ڕکلام بۆ ماڵی نەکەم کەم یا بۆ کاگاز وەڵای بۆ منی مەکە من
بەرومەکە خەڵکەمی خۆی زانێ و بەڵام تامێکی بەرۆ بۆنی کە بینیە ئێمە لە خزمەت کیلۆی بە چەند ئەفرۆشی کاکاتە؟ 12 باشە بە بۆ نێوە هەناریم ساڵ تۆ سیارێکی گرانە ئەوەش جێگرەوەیەکی ئەوەش جێگرەوەی دوومبەڵانە لە فەڕەنسایە ناوە هێشتا بڵاوم نەکردوێتەوە با لەم کەناڵی بەڕێستەوە کە شتێکم هێناوە لە فەڕەنساوە کە جێگرەوەیەکە بۆ دوومبەڵان ئیشەڵا ئیشی لەسەرەکەم ئەتوانین خاک و ئاوی کوردستان زۆر گونجاوە بوون ئاواتی چی ئەتەوێت بە چ شتێ بگەیت کاکە ئازاد یعنی ئاواتی من ئەوەیە چی بەروبووم لە دنیا هەیە بێنمێ کوردستان ئەمە ئاواتی منە و ئاواتی منی ژەوەیە کە ئەو بیرۆکانەم و ئەو شتانەی کە هەمە بیبەخشم بە میلەتەکەم نەی بەمە گۆڕ و ئیشەڵا بە ئیزنی خوا ئەم زستانەش کتێبێک دەرەکەم و داهاتەکەشیان بە نەخۆشی خەسەخانەی هیواونانەکەدی هاوڵاتیان دڵخۆشن بەوەی کە تۆی تە شاری سلێمانی و بۆ پێشوازیت لەکەن لە خوای گەورە بە زیابێ بەیانی هاتووم سەعات دەوری 7:30 کەس لە خەوەڵ لە ساوە لێە سرە گیراوە ڕسمی من بگیرێ من لێرەوە چاویەکە بەیەکی خەڵکی کوردستان ماچەکەم و هەتا ماویشم خزمەتکاری میلەتەکەم و خزمەتکاری خاک و ئاو و نیشتیمانی میلەتەکەم کاگازاد ئەمە بۆ مانگی چەندە هەڵگرتووە بەم شێوە لە ئەوە ناوخۆڕ تقریبان ئەمە لە 15 دەوە لێکراونەتۆ بەڵام بۆیە تا ئێستا بیرۆکەکەم ئەنجام نەداوە چکە ئێستا هەنار لە بازار ڕایە بەس قوڕەکەم حازر کردووە هەنارەکەشیم بۆ حازر کردووە ئیشاءالله تقریبا 15 شەوی تر من دەمیان دا ئەخەم قوڕەکەیان لێ ئەدەم ئیشاءالله هەر خۆت لە مانگی سێ لە نەورۆزە ئەبێ بێ سنووقێکیان بشکێنی من لە خزمەتان ئەمە بچمە لای بەشێکە لەو کەسانی کە لێرەن هەڵەتە هەر کاگازادی لێنێ لێرە کە بەو شێوەیە نمایشی ئاوی هەنار و هەنار دەکات و لەگەڵ بەروبوومەکانی دیکە لێرە چەندین شتی تری لێیە کە نمایشەکرێ یەکێک لەوانە ئەمەوێ بچمە لایەن کە ئەوەی کە دروستەکرێت بنێشتا هەر لێرە بە فرێشی یەکسەر دروستەکرێت ئێرە میلیمۆڵی ڕاپەڕینە ئەمەوێ قسە لەگەڵ خۆیان ناکەم بزانم چۆن دروستەکەن و چۆن لێرەیە سڵاوە لێبێ بزانم ئەمە لێرەیە بنێش دروستەکەن بەڵێ ئێمە وەکو کارگەی بنێشی کوردی کەش ڕاستەخۆ لەم فیستیڤاڵە بەشدارین هاتوویم بە بەرچاو کڕیارانی ئازیزەوە لێرە بنێشتی کوردی خاڵص دروستەکەین بۆی کە ئەو کەسانی کە خوازاری و وەکو لە تامەزۆی بنێشتی کوردی ڕەسەنی کوردین ئێمە ڕاستەخۆ لێرە بۆیان دروستەکەین تاوەکو زیاتر دڵنیایی بەخشین بەوان و زیاتر دڵنیام بکەینەوە کە بنێشتەکەمان ئەسڵە و خاڵصە جا لێرە بەم شێوازە عەرزمان کردووە بە پێی قیاسات و داواکاری کڕیارەکانمان ئیسفادەکەی بنێشت خۆمان نەزانین کە بۆ مەعیدە زۆر باشە بۆچی تر باشە خۆی بنێشە تاڵای کە لە دارەکەی بێتەوە لە دارقەزوانە بێتەوە زۆرێک لە خەڵک بۆ برینی مەعیدە بەکارێنن بۆ قۆڵۆن بەکارێنن زیاتر وەکو بڵێ بۆکو ئەندامی هەرسە بۆ برینی دەستە ئاوی بنێشتەکەمان هەیە بۆ بۆنی دەم بۆ کاتێککە مەعیدە تێک بچێ وە بنێشە سروشتەکەش هەر بۆ بۆنی دەم و هەم بۆ هەرسکردنی خۆرا بەکارێن بەشێک لە خانمان لێرەیە زۆر جوانن کە بەو شێوەیە ئاوا خەریکی کەلانە دروستکردن و نانکردن و لێرەیە سڵاوتان لێبێ لەشتان ساخ بێت زۆر جوانن ئاوا کە دانیشتون خەریکی کەلانە دروستکردن یاخوا سەلامەت بیت بەخێر بی زۆر سپاس دەکەم با بێمە لای تۆ بزانم لە کێکەوە ئاوا بەو شێوەیە خەریکی ئەم دروستکردنی کەلانە خۆشەی وڵی ئمە بەس مە ئەمڕۆیە هەر وەکتر ڕاستی وڵای تازە دەستم پێ کردو بەس دەمێک بوو حەزم لێ بوو تازە بڵێن پێجێکمدا ناو دەستم کرد بە خواردن دروستکردن و ئیتر ئەمڕۆ فکری کەلانم بۆ هات بەس پێشتر ئەمزانی خانمان زیاتر خۆیانیاوەتە ئەوەی کە خواردن لە ماڵەکانی خۆیانە دروست بکەن و بە ئۆنلاین بیفرۆشن تا چەندێک هاوڵاتیان خواستیان هەیە لەسەری وڵی بەپێی کەسەکەی الحەمدولیلا من لە برەی زۆر گرنگی بە پاک و خاوێنیەم ئێتر خواردنەکانیشم جوانە ئێتر بەپێی خواستی کەسەکانیش دروستێکەم و
ئەتر الحەمدولله باشە خۆش بێ وەڵا لێرە جەوەکەیان زۆر خۆشە بەشێک لە پەیامنێرەکانیش دانیشتون کە لێرەیە دانیشتون کەلانە ئەخۆن بەشێک لە پەیامنێرەکانیش عافێتتان بێستێن بۆلاتەن با بچمە لایەم خاتونە بەجلی کوردی و کڵاوی لەسرە سڵاوە لێبێت بەخێر بێ بەڕێزم لێرەیە تۆ چیەکەی چۆن هاوکاریانەکەیت وڵا کەلانە دروست دەکەین هی خۆمانە کوردەواری کاتێک ئەم جۆرە فیسیڤالانە بۆ ئێوە باشە وڵا سپاس بۆ خوا باشە بەڵێ سپاس بۆ خوا فیسیڤالانە نەبێت لە کوێیە کاری خۆتەکەی تۆ وڵا ئێمە لە بیارە هەورامان دوکانمانەیە بەڵێ هەورامیە نەچاوە ئامێنە هەورامیەکان هەمیشە دەست ڕەنگینن سپاس پێ خوای هەنداچۆن ڕۆژ لێرە ئەبێ وڵا تا سبەی سعات هەشتی شەو جمعە هێوارەکەی بێ لە هەورامان تا چەندێک ڕێگە بە خانمان درراوە کە کاری خۆیان وڵا سپاس بۆ خوا باشە هەموو خێزانەکان بڵێن بە پێی خۆیانە لە هەرکوێ بێ بەس لەوێ زۆر ژن ئێستا مەدعەمی داناوە دانەوای داناوە زۆر شتمان ژنان خەریکە دوکان هەموو دوکانەکان ئێستا ئافرەت دوێ با بەڕێوە خێر بە یاخواستەچن بەڵێ لە میلیمۆڵی ڕاپەڕینم کە ئەم فیستیڤاڵە کراوەتەوە لە کاژمێر دەونیمی بەیانی بۆ 12 شەو بەردەوامە هەماوەی 2 ڕۆژ دەخایەنێت بەشێک لە هاوڵاتیان خانمان لێرەیە بەرهەمە دەستڕەنگینەکانی خۆیان دەخەنە ڕوو و جوتیارە نمونەیەکەش لە ژوورەوەیە کە بەرهەمی هەنار و ئاوی هەناری ئاوی هەنارەکەم هەر بەدەستەوەیە کە دەتوانن بێن سەردانیان بکەن.